ئەو دوژمنە مەترسیدارە تێک دەشکێنین. ئابووری ئەمریکا دەبوژێنینەوە و بەرەو بەهێزی و گەورەی هەنگاو دەنین. ئەمە دەستەواژەیە کە زۆر جار گوێبیستی دەبن چونکە ئەمە ڕوو ئەدات. وا دەچینە نێو چارەکی سێهەم. لە چارەکی چوارەمدا بارودۆخمان باشتر دەبێت. وا بزانم ساڵی داهاتوو لە مێژووماندا یەکێک دەبێت لە باشترین ساڵەکان چونکە هیوا و خواستێکی زۆر چاوەڕێمان دەکات. هیوا و خواستێکە من هەستی پێ دەکەم. ئەوە هیوایەکی شاراوەیە. سەبارەت بە داواکاری چین بۆ سازشکردن لەسەر ڕێکەوتنی بازرگانیش دەڵێم ئەوە بۆ من جێگەی بایەغ نییە. ئێمە ڕێکەوتنمان کردووە. منیش گوێبیستی ئەوە بووم کە دەیانەوێت ڕێکەوتنی بازرگانی دەست پێ بکەنەوە بۆ ئەوەی ڕێکەوتنێکی باشتر بکەین. چین چەندین ساڵە سوود لە ئەمریکا دەبینێت چونکە خەڵک هەبوون لەو شوێنەی کە من لێی وەستاوم لەم ئۆفیسە بوون. ڕێگەیان داوە ئەمە ڕوو بدات. I'm not happy with China. They should have stopped this at the source. They could have stopped it right at the source.